بەڵێ دیارە تاکو ئێستا کاتێکە حکوومەتی ئەڵمانیا بڕیاری نوێی دەردەکە سەبارەت بە ڕێکارەکانی تایبەت بە ڕووبڕوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ڕایشکاری ئەڵمانیاوە تا ئەنگلا مێرکل لەگەڵ سەرۆکی ویلایەتەکانی هەر 16 هەرێمەکە کۆ دەبووە و بڕیاری نوێیان دەردەکرد بۆی کە بڵێن تایبەت بە داهاتووی وڵاتی ئەڵمانیا خۆ تایبەت بەو مانگەکە هەموو مانگێک یاخود چەند جارێک دوو جارێک خود جارێک کۆبنەوەیان دەکرد بڕیاری تازەیان دەردەکرد ئەو بڕیار و ڕێکارانەی کە ئێستا هەیە لە وڵاتی ئەڵمانی ئەوەیە کە هاتوچۆ بە شوێکی گشتی لە ناوخۆی ئەڵمانی قەدەغە نییە تەنها لە چەند شارێکدا لە شەوان و هەروەها زۆربەی مۆڵ و بازاڕەکانیش لە ڕێگەی تێستی کۆرۆنای خێراوە هاوڵاتیان دەتوانن سەردانی شوێنە بازرگانیەکانیش بکەن و ئەوەی کە ئێستا هەیە تاکو ئێستا کۆبنەوەکان لە نێوان ڕایشکاری ئەڵمانیا و هەروەها سەرۆکی هەرێمەکان بەڕێوە دەچوو بەڵام ئێستاکە بەهۆی ئەوەی کە بەشێک لە ناوچە ئیداریەکان یاخود بەشێک لە ناوچەکانی هەرێمەکان یاخود شارەکان پابەندی بڕیارەکانی ناوەند نابوون پابەندی بڕیارەکانی ئەنگلا مێرکل ڕایشکاری ئەڵمانیا نابوون بەشێک لە شوێنەکانیان دەکردەوە ئەمە ژوای کرد کە ڕایشکاری ئەڵمانیا یاخود حکوومەتی ئەڵمانیا خود کابینەی حکوومەتی ئەڵمانیا بیر لەوە بکاتەوە پرۆژە یاساچی نوێ دەربکات لە ماوەکانی داهاتوودا ئەم پرۆژە یاسا ڕەوانەی پەرلەمان دەکرێت لە پەرلەمان بڕیارەکانی تایبەت بە ڕێکاری کۆرۆنا لەوێ یەکلایی دەکرێتەوە و ئەو پرۆژە یاسایش باز لەوە دەکات کە ئەو ناوچانی کە لە ماوەی هەفتەیەکدا کە ئامەرەکانی ڤایرۆسی کۆرۆنایان 100,000 تێپەڕ دەبێت لەو ناوچانە شەوان دەکرێت بە قەدەغەی هاتوچۆ و هەروەها لەگەڵ ئەوەشدا شوێنە بازرگانیەکان مۆڵەکان جارێکی دیکە دادەخرێنەوە بەڵام ئەگەر بێت و ئامەرەکانی ڤایرۆسی کۆرۆنا لە 100,000 ژمارەی دانیشتوان لە هەفتەیەکدا 100 کەس تێنەپەڕێنێ ئەوە شوێنەکان یاخود ناوچە بازرگانەکان شوێنە بازرگانەکان جارێکی دیکە بەڕووی هاوڵاتیاندا دەکرێنەوە ئەگەر بێت و هەر بەپێ ئەو پرۆژە یاسایش باز لەوە بکەین کە لە کۆی 100,000 ژماری دانیشتوان لە هەفتەیەکدا لە ناوچەکان ئەگەر بێت و ژماری توشبوون 200 کەس تێپەڕێنێت لە 100,000 ژماری دانیشتوان لە هەفتەیەکدا ئەوە جارێکی دیکە قوتابخانە و هەروەها خوێندن بەگشتی لە ناوچەکان دادەخرێتەوە ئەگەر بێت و 200 کەس تێنەپەڕێنێت ئەوە خوێندن بەگشتی لە وڵاتی ئەڵمانیا بەردەوام دەبێت ئەوەی کە ئێستا هەیە تایبەت بێ بە گەشتی فڕۆکەوانی خوێندن یاخود با بڵێن هاتوچۆی ناوخۆی ئەڵمانیا تا ڕادێک ئاساییە لە زۆرێک لە شوێنەکان دەرگای قوتابخانەکان مزگەوتەکان زۆرێک لە شوێنەکان با بڵێن کراون بەڵام لەگەڵ ئەوەشدا هاوڵاتیان کاتێک سەردانی ئەو شوێنانە بکەن پێویستە تێستی خێرایی کۆرۆنایان پێبێت و هەروەها سەبارەت بە هاتوچۆ یاخود با بڵێن سنوورەکان و فڕۆکەوانی تا ئێستا گەشتەکان ئاساییە لە ناوخۆی ئەڵمانیا بۆ دەرەوەی ئەڵمانیا جگە لە نێوان ئەڵمانیا و بەریتانیا و چەند وڵاتێکی دیکە کە ئامەرەکانی ڤایرۆسی تێدا بەرز بۆتەوە وەکو باسم کرد کە ئەم زانیاریانە بوو سەبارەت بە کۆبنەوەکانی ڕایشکاری ئەڵمانیا سەبارەت بە لۆکداون یاخود سەبارەت بە ئەو ڕێکارانەی کە پێشووتر لە ڕێگی کۆبنەوە دەریان دەکرد بەڵام لە ئێستادا ئەو کۆبنەوەانە جارێکی دیکە هەڵوەشێنراوەتەوە و جارێکی دیکە پەرلەمان سەبارەت بە ڕێکانەکانی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتی ئەڵمانیا بڕیارەکان یەکلایی دەکاتەوە.